بەبوونەیە بدەویهاتنە پرۆسەی هەڵبژاردنن عێراقی و سەرکەوتنە لیستە پارتی دیموکراتی کوردستان سەرۆک بەرزانی پەیامێک بەڵاو کرد و تێدەگوت و پێشتی هەڵبژاردنن پەرلەمانی عێراقی هاتنەکردن ڕەوشەکەن و هاتیە هۆلێ وەز بەهێویمە هەولێر و بەغدا خواژە ئالۆزی و گرژیە دوور بگرن و ژنوورە لخوا vەگەرن و پەیوەندیە دەست پێ بکەن هەڵبژاردن ببن دەستپێکە قوناغەکەن و ji بۆ هەردوو ئالیان. سەرۆک بەرزانی ڕۆناهی خستە سەروێ چەندێ و گوت و سەدەمە سەرەکایە هەموو پرسگرێکێن بەری نەها و بریارە گەلێ کوردستانێ بە ئەنجامدانە ریفراندۆمێ ئەو بوو کۆ حکوومەتە بەغدا بە دەستورڤە نەپابند بوو بێ زەلالی هاتیەک و پابندی بە دەستورڤە پاراستنایەکی تیە ئازادانایە گەل و ئاخ و سەروەریە عێراقی دکێ ئەڤ نیشانەکە گەلێکی زەلالەک و عێراق ژەیەکی تیەکە ئازادانە پێک هاتیە و بێڤەیەکە ریفراندۆم و مافێ دیارکردنا چارە نویسێ مافەکی دەستوری و سروشتیە گەلێ کوردستانەیە. سەرۆک بەرزانی گۆجی و پێویستە پشتی 100 ساڵی ژە ئەزمونە تژی کارەسات ئەو باوەڕی لێ جەم بەغدا چێبوو بێ و دژایەتیە مافێن گەلێ کوردستانی نەما بکێ و ژێ دۆزە ڕەوایە گەلێ کوردستانی تێ بگهێ. هەروەها سەرۆک بەرزانی گۆچی کوونها دەرفەتە کە باشەک و ئالیەن عێراقێ بێویجان و هەڵوێستا و دەستور لەسەر هاتیەدانین سەرەدەریە لەگەل مافودەخوازێن گەلێ کوردستانی بکەن پێویست بۆ حکوومەتە بەغدا کارژ بۆ قەرەبووکردنا گەلێ کوردستانی کربانەک و وی دۆر پێج بکێ و سزایە بکۆم لەسەر بسەپینێ. دەربارەی ئەنجامە هەڵبژارتنان بەرزانی گوت و هەنێک نیگەرانی و گومان دێ پرۆسەیە هەڵبژارتن و ئەنجامێن وێ دەهەنە و وژە بۆ نەهشتنە گومان و نەڕەزاییە پێویستە کۆمیسیۆنە سەربەخۆیە هەڵبژاردنە عێراقی هەنگاوێن پێویست بابێژێ ئەوژیش بۆی نەهشتنە گومانێ لە جەم تەڤایە ئالیان. سەرۆک بەرزانی گوت و گەلێ کوردستانی قوربانیەکە بێهژمار دایە و ئەو دەستکەفتێن نەها هەنە بێخوینە هەزاران شەهید هاتیە هۆلێ نەهاژی و قوناغەکەن و دهۆلێ دێ و هەڵبژارتن هاتنەکردن و ji bo wêyekê ku xwîna şehîdên me bi vala neçê û destkeft bêne parastin pêwîst e aliyên Kurdistanî berjewendiya niştîmanî bixine pêşiya berjewendiyên hezbî û hemû aliyek berjewendiya xelkê Kurdistanê neke qurbaniya hinek destkeftên demkî û siyasî û hezbî. Dê dawî de Serok Barzanî spasiya endam û kadir û alîgir û dostên Partî Demokratîk Kurdistan û hemû û nifşên dilsozên gelê Kurdistanê kir ku nehiştin neyar û dijminên Kurdistanê bigihîne meremên xwe.